پەرلەمان کە دەستگایەکی یاسایی و چاودێریە، بەڵام لە خولی چوارەمدا بە بڕیاری حیزبی هەموو دەسەڵاتێکی لێدا ماڵدرا و کودەتای بەسەرداکرا کە دواتریش هەر بە بڕیارێکی حیزبی بۆ مەبەستێکی دیاریکراو کرایەوە. لە کاتێکدا پەرلەمان گەورەترین دەستگای چاودێریە بەسەر حکومەتەوە، بەڵام شکۆی بۆ نەهێڵدرایەوە. بە بۆچوونی هێندێک چالاکی مەدەنی پەرلەمان دەبێت لە خولی تازەدا چالاکتر کار بکات و بۆ ئەوەشی دەسەڵاتی ئەوانەی پەرلەمانیان داخستکەم بکرێتەوە، هاوڵاتیان جارێکی دیکە نابێت متمانیان پێ ببەخشنەوە. قۆناغی تازە و تایبەتیش خولی تازەی هەڵبژاردن و هەڵبژاردنەکانی 30 ئەیلول ئەبێ گۆڕانکاریەکی ڕێشەیی بێنێتە ئارە بە ئاراستەی ئەوەی کە لە نێو پەرلەمانەوە شکاندنی شکۆی پەرلەمان و بەزاندنی حرەمی پەرلەمان، داخستنی دەرگای پەرلەمان و بێ ئەرزشکردن و بێ بایەخکردنی پەرلەمان جۆرێک تەحریم بکرێت کە هیچ هێزێک هیچ لایەنێکی سیاسی لە هەر پێگەیەکی دەسەڵات و خاوەنی نفوزی سیاسی و سەربازیە بێ نەتوانێت ئەو حرەمە بشکێنێەوە، ئەو شکۆیی پەرلەمان بشکێنێ. ئەوەش بە یەک ڕێزی فراکسیۆنەکانی دەرەوەی پارتی یەکێتی بە تایبەتی دەکرێت. ناومێدی هەوڵاتیان لە بێدەسەڵاتی پەرلەمان و ئەوەی کە ناتوانێت تەنانەت بەرگری لەمانەوەی خۆشی بکات دەوترێت تەواو دروستە، بەڵام ئەوەی کە دروسترە لە خولی یەکەمی پەرلەمانی کوردستانەوە هەردوو هێز باڵا دەست بوون و هەر ئەوان بڕیار لە بڕیارەکان دەدەن و بۆ خۆیان دووریویانە و بڕیویانە. ئەوە ئۆپۆزیسیۆنێکی کارا بوو لە خولی سێمی پەرلەماندا توانی ڕۆلی پەرلەمان و دیوی شاراوەی کارەکانی بخاتە ڕوو. بۆیە تا ئۆپۆزیسیۆن و هێزێکی کارا لە پەرلەمان پێگەی زیاتر بێت، هێزی زیاتر بەسەر دەسەڵاتەکان و یاساکاندا دەشکێت و دەتوانێت ئەوانەی یاسا بەبەری خۆیان دەدورن دەستیان کورد بکاتەوە. پێویستە هاوڵاتیان جارێکی تر متمانەی بە حیزبەکان، ئەو حیزبانەی بەڕاستی حیزبی خزمەتن لە ڕابردووە سەلماندویانە کە خزمەتیان بە هاوڵاتیان کردووە، پێویستە جارێکی تر هاوڵاتیان متمانە بدەنەوە بەو کەس و لایەنانەی کەوا لەو حیزبانە بوون کە لە ڕابردووە سەلماندویان کە خزمەتیان کردووە. و ئەوەی کە زۆر گرنگە کە ئێمە لە ڕابردووە ئەزمموی دوو حیزبی دەسەڵاتدارمان بینیوە کە ئەزممونێکی شکست خواردویان هەبووە لە 22 ساڵی ڕابردووی دەسەڵاتی حکومڕانیانە نەیانتوانیوە لە ئەم وڵاتی کە پڕە لە ناز و نعمەت نەیانتوانی خزمەتی هاوڵاتیان و هاونیشتمانانی خۆیانی پێ بکەن. نیگەرانیەکانی هاوڵاتیان و سادبوونەوەیان لە دەسەڵات بەهۆی ناشرینکردنی سیاسەتی حیزباتی بنەماڵەیەوەیە. پەرلەمانیشیان هەمیشە بۆ پەردەپۆشکردنی گەندەڵەکانیان بەکارهێناوە و هەر بڕیارێک لە بەرژەوەندی گیرفانیان نەبێت زەربی بەسەردا دەهێنن. بۆیە داوا لە هاوڵاتیان دەکرێت لە هەڵبژاردننی ئەم جارەدا بە جۆرێک دەستی حیزبە باڵادەستەکان کورد بکرێتەوە کە پەرلەمان بتوانێت دەستگایەکی چالاک و بەهێز بێت بەسەر هەموو دام و دەستگاکانی حکومەتدا. ڕەمی ڕوسمان کەناڵی ئاسمانی پێام، سلێمانی.